بینەرانی بەڕێز لە هەرجەیەکەن سڵاوێمەتان لەبێت ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بێت ئومێدەکەم گشتلایەکتان لەش ساق بن تەندروستێکی باشتان هەبێت بە یارمەتی هاوکارانم بەرنامەیەکی نوێی چاوی گەلی کوردستانتان پێشکەش دەکەین. لە بەرنامەی ئەم جارەماندا باز لە توندوتیژی خێزانی دەکەین هەڵبەت کە هەمیشە یاڵێ زۆر جار ئەو قسەیە کراوە کە دەیانوت لە ماوەی ڕابردوودا کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی پیاوسالار بووە یاخود ئەوە تاکە دابوو نەریتەکان بەسەری دازاڵ بووە کۆمەلگایەکی محافزکار بۆ کللتوری پاراستووە. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر لە ماوەی ڕابردوو هەتا ئێستا هەنگاوی زۆر باش نراوە یاخود هەوڵی زۆر دراوە بۆی کە توندوتیژی خێزانەکان کەم بکرێتەوە کە هەڵبەت دەڵێن توندوتیژی خێزانی مەبەستمان لە هەردوو ڕەگەزە ڕەگەزی نێر و ڕەگەزی مێ واتە ژن و پیاوە و لە نێویشیاندا منداڵان. جا لە ساڵی 2011دا یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی دەرکرا و پەسەند کرا بەڵام ئەوە بوو کە پارساڵ بە دیاریکراوی لە 6 لە دانیشتێکی پەرلەمانی کوردستاندا پرۆژه یاسایەک پێشکەش کرا کە هەوڵی ئەوە دەدرا کە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی بۆ جارێکی تر هەموار بکرێتەوە بەڵام ئەوە بوو دانیشتنی یەکەم و دانیشتنی دووەمی بۆ کرا و دوای ئەوە مشتومڕێکی زۆری بە دوای خۆی داهێنا و یاساکە هەر بەو شێوەیە هەتا ئێستا ماوەتەوە. جا ئەمڕۆ باز لە دیارترین ئەو توندوتیژیانە دەکەین کە لە هەرێمی کوردستاندا لە نێو خێزانەکاندا بەرامبەر بە یەک ئەنجام دەدرێت و لەگەڵ ئەوەشدا ڕێگە چارەکان یا هەنگاوەکان چی دەبێت بۆ ئەوی کە لەمە دووە کاری لەسەر بکرێ بۆەوەی کە توندوتیژە خێزانیەکان لە نێو خێزانەکاندا و لە نێو کۆمەلگای کوردیدا و لە هەرێمی کوردستاندا توندوتیژە خێزانەکان کەم بکرێتەوە. لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ خاتوو فێنک شەفیق کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان و خێزان و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵ ئێمەدا ئامادەیە. خاتوو فێنک بەیانیت باش و سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەدا. میوانی دووەممان لە ئەستۆدیۆ لەگەڵ مندا ئامادەیە خاتوو بریسکە مەریوان کە بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتین. خاتوو بریسکە بەیانیت باش و بەخێراتی. زۆر سپاس بەینی ئێوەش باش. زۆر سپاس. خاتوو بریسکە پێم خۆشە سەرەتا لە ڕووی کۆمەڵایەتیەکەوە وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی باسێک لە توندوتیژی بکەین بە شێوەیەکی گشتی بزانین چەمکی توندوتیژی چی دەگرێتەوە دواتر دەچینێنە وردەکاری توندوتیژی خێزانیەوە. بەڵێ ئەگەر بینە سەر چەمکی توندوتیژی سەرەتا بریتە لە هەر جۆرێک لە فشارێکی دەرونی یاخود جەستەیی بۆ سەر تاکی بەرامبەر لەلایەن تاکێکی ترەوە ئەنجامەدرێت ئەمە پێی ئەوترێت توندوتیژی و چەند جۆرێک هەیە بۆ چەند بەشێک پۆلێن ئەکرێوێکێک لەوانە توندوتیژی خێزانێک کە ئەمڕۆ تەرکیزەکەمان لەسەرەتی و چەنەها جۆری ترمان هەیە بۆ نمونە توندوتیژی دەرونی توندوتیژی جەستەی توندوتیژی لەلایەن کۆمەڵگاوانە لەلایەن کولتورەوانە توندوتیژی لایەنی سێکسی کۆمەڵێکی زۆر بۆ کۆمەڵێکی زۆر پۆلێن ئەکرێ بەڵام ئەگەر ئێستا بینە سەر توندوتیژی خێزانی بریتە لە هەر کارێکی ناڕەوا لە ڕووی دەرونیەوە بە یاخود لە ڕووی جەستەییەوە بێ بەرامبەر بە تاکێکی تری خێزانەکە بکرێت کە ئەمە هەتاوەکو بازنەی چواری خێزان هەبە توندوتیژی خێزانی ناوەبرەواتە هەتا چوار بڵین ئەندامی خێزان کە بڵین بازنەی خێزان پلە چوار بۆ نمونە جگە لە دایک و باوکو خوشک و برا خاڵ و مام و پورە نەنک و باپیرە ئیتر لە دوای ئەوە شەوانە کە بۆ نمونە خاڵۆ زازا پور زازا بەم شێوازە بە ئەو توندوتیژیانی کە دەچێتە چوارچەوەی توندوتیژی خێزانیەوە زیاتر چوچی لە خۆ دەگرێت. عفو ئەو توندوتیژانی کە دەچێتە چوارچەوەی توندوتیژی خێزانیەوە بە دیاریکراوی توندوتیژی خێزانی توندوتیژی خێزانی جەستەی و دەرونیە و زۆرینەی کاتەکانیش دەرونیەکە دیار نییە ناتوانین یعنی ببینین بە چای خۆمان وەک جەستەییەکە بۆ نمونە ئەگەر بڵین جەستەیی لێدانە سووتانە بەدڵنیایی و کوشتنە ئازێت دانایتر هەرچ شتێک بێت کە بەسەر جەستەوە دیار بێت بەڵام توندوتیژی دەرونیەکە لە جنێوێکەوە لە شکاندنێکەوە ئەیگرێتەوانێ حتا وەکو ئەوەی کە یعنی ئیتر ئەم کەسە دەرونیان تێک بچێت دەرونیان تووشی کە ئابە و جۆرەکانی نەخۆشی دەرونی ببێت. بەڵێ باشە با بچمە لای خاتوو فێنک پێناسەی توندوتیژی خێزانی لە ڕووی یاساییەوە
هەمان ئەو پێناسەیە کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بڵێ ناساندنی بۆ دەکەن ئێستا خات و بریسکەوتی توندوتیژی دەرونی و جەستەیە بەڵام ئایا لە ڕووی یاساییشەوە هەمان پێناسەی بۆ دەکرێت یاخودەوە تا پێناسەیەکی جیاوازتری هەیە یان لە چوارچێوەی پێناسەکەدا چی و چی لە خۆ دەگرێت توندوتیژی خێزانی سلااو چنوورخان سلااو لە خۆت و لە میوانەکەت و سلااو لە هەموو بینەرانی چاوی گەلی کوردستان سپاس بۆ دەرفەتە کە بتوان لێروکانە باز لە توندوتیژیەکان بکەین بەداخەوە کە لە ساڵی نوێەوە توندوتیژیەکی زۆر کرایبەوەی کە لە سوۆشیال میدیایەکان و لە واقعی حال دەیبینین بەڵام بەڵێ هەمان ئەو پێناسەیە کە هەرچی کردارێک بێتن هەرچی وتەیەک بێتن هەرچی برین ئیشارەیەکیان ئاماژەیەک بیتن بۆ توندوتیژی خێزانیش هەمان ئەو بابەتە دەگرێتەوە بە پێی یاسایەکەی کە هەیە وەکو خاتونیشم ئیشارەتی پێدا ئێمە یاسایەکەمان کە لە ژمارە هەشتی ساڵی 2011 هەمان ئەو بابەتانەی توندوتیژی لە خۆی دەگرێتن دیارە ئەو کاتە کە دانراوە 13 بابەتی یاخود مادەدانرا لە بۆ ئەوەی کە جۆرەکانی توندوتیژی دەستنیشان کردیە بەڵام جۆرەکانیشی هەردەگەڕێتەوە بۆی کە توندوتیژیە جەستەیەکان بی دەرونیەکەیە داراییەکەیتی سێکسیەکەی دەبیتن هەروەها کۆمەڵایەتیەکە دەبیتن هەمان ئەو بابەتانە لە خۆیەوە دەگریتن دیارە بەپێی یاسایەکەی کە دانرایە ئێمە ئیش لەسەر توندوتیژی ناو خێزان دەکەین خێزانیش هەتا لە چواری خزمایەتی وەکو ئەو خاتونێ بەڕێزەشم پێش من ئیشارەتی پێدا مەبەستمان دایک و باوکە خەس و خەزورە هاوسەرەکانە منداڵەکانە لەگە دایک و باوکەکان هەروەها ئامۆزا و پورزا و خارزایەکانش دەگرتەوە هەتا لە چواری. بەڵێ باشە ئێستا توندوتیژە خێزانەکان لە هەرێمی کوردستاندا خات و فێنک چۆنە لە چه ئاستێکدا ڕێژەکە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو زیادی کردووە یاخودەوە تا کەمی کردووە دیارە هەم کاتێک وتومانە کوردستانیش وەکو هەموو جیهان بە دەرنێ لەو توندوتیژانێک کە هەیە توندوتیژی لە هەموو شوێنێکە هەیە بەڵام لە هەر شوێنێک بە شێوەیەکی جیاواز لە ناو خێزانەکانی کوردەواری خۆشمان بەداخەوە گەربگەڕینەوە پێشتر کەمتر توندوتیژی هەبووە بەڵام ئێستا بە حکمی بوونی ئەو هەموو شەڕانە بە حکمی بوونی ئەو هەموو ناکۆچیانەی کە لە ناوان تاکەکانی کۆمەلگا هەیە لەلایەنی حیزبیەکان و حکومیەکان و لە هەموو لایەنەکان ئەو وا پێشان دەداتن کە تەسیرێکیشی یاخود مەسەلەن کاریگەریەکیشی هەبی لەسەر تاک بە تاچی خێزان چونکە هەموو تاکەکانی خێزانیش هەم ئەوانە کە تاکانی کۆمەلگانە بۆیە ئەگەر تەماشای توندوتیژیەکان بکەین توندوتیژیەکان بەردەوام هەن بەڵام بە شێوازێک لە شێوازەکان فەرق دەکاتن بۆ نمونە ئەگەر بگەڕینەوە سەر ساڵی 2011 کە پێویستی بەوەی کردێکە ئەو یاسایە دابدرێتن و ئیشی لەسەر بکرێتن و بکرێتن بە یاسا لە بەروی توندوتیژیەکان بە شێوەیەک لە شێوەکان نەهێشتنی چوونی کچان بۆ لە بۆ قوتابخانەکانیان باری دارایی خێزانەکان بۆ کەوای کردێ کچان دەربێن و کوڕان بەردەوام بر لە خوێندنیان یاخود هەندێک کاری دیکە بۆ نمونە ژنان و ئیسیانە مەسەلەن بچنە دەرەوە ئیشەکارەکانی خۆیان بکەم بەڵام لە ماڕەوە ڕێگیریان لێکرایە بەڵام ئێستا تەمەشادەکەی شێوازی توندوتیژیەکان لە ناو خێزان بە حکمی بوونی کرانەوە بەرامبەر بە تەکنەلۆژیا و بوونی سۆشیال میدیا و بوونی ئەو تۆڕەکان بە جیاواز ینی هەموو تۆڕەکانی بە بێ جیاوازی وای کردێکە جۆری توندوتیژیەکان لە ناو خێزان فەرق بکاتن. توندوتیژیەکان وای کردێکە ئەندامانی خێزان لە یەکتری دوور بکاتەوە بەهۆی بوونی مۆبایلێک لە منداڵێکی گچکەوە هەتاوەکو بڵێن دایک و باوکەکە یاخود مەسەلم کەسانی گەورەی ناو خێزانەکە بۆیە جۆری توندوتیژیەکان فەرقی کردیە ئەگەر تەماشای ئامارەکانی خۆشمان بکەین هەر هەست بەوەی دەکەین کە جۆرەکانی توندوتیژی گۆڕانکاری بەسەردا هاتیە یاخود برین ئەگەر لێدان بە دەرەجە یەکەم لە ساڵی ئەم ساڵی 2022مان هاتیە بەڵام ئەگەر تەمەشای 21 بکەین هەم لێدان دێ بەڵام بەکەمتر بەڵام لە 2020 هەڕەشەکردنە لۆ 2020 ئەو کاتەیە کە کۆڕەنا بوو کە کۆڕەنا بوو خەڵک کەمتر دەهاتە دەرەوە خەڵک بەڵێ لە ناو خێزانەکان بۆ وای لێ هاتێ زیاتر هەڕەشەی ئەلکترۆنی بۆ هاتووە بەڵێ کرانەوەیەک بۆ بەدەست ئەلکترۆنیاتەوە بەڵام لە ساڵی 2022 لێدان بە دەرەجەیەک هاتیە لە توندوتیژیەکان شەڕکردنی مابینی ئەندامانی خێزان بە دەرەجە 2 هاتیە هەڕەشەکردن بۆتەوە دەرەجە 2
دەرەجە سێ عەفو ناپاچی هاوسەریمان هەیە سوکایەتی پێکردن لە ماڵ دەرکردن جنێودان ماڵ جێهێشتن خراپ بەکارهێنانی ئامارەکانی پەیوەندیکردن فێڵکردن ئەوانە هەمووی جۆری توندوتیژیەکانە کە بە پێی زۆریان هاتینەتە خوارەوە لۆی لە ساڵی 2022 خات و فێنک بە زۆر بەشودان یاخود هاوسەرگیری پێشوەختە لەو ڕیزبەندیەدا هەیە یاخود ئێستا بوونی هەیە بەڵێ بەداخەوە بوونی هەیە لە بەرەوەی دیسانەکە هەردەیگەڕێنمەوە لە بۆ لاساییکردنەوە و لە بۆ بوونی سۆشیال میدیا وای لێ هاتیە کوڕان و کچان ئێستا بەحەز یعنی وەکو برێ خۆشەویستێکی سەرەتایی دروست دەبیتن لە مابینی گەنجەکانە کە دەرێن گەنجەکان مەقسەدمان لە خوار 18 ساڵیەوە وا دەکاتن هەست بکەن کە پێویست دەکاتن پرۆسەی هاوسەرگیری بکەن بەڵام بەداخەوە ژمارەکەی زۆر بووە لە مەکتەبەکانە ئێستا کە دەچی سەردانی دەکەی تایەتی کە لە پۆلەکانی 10 و 11 هاوسەرگیری کردێت لە مابینی کوڕان لە مابینی کچانە ئەوانە بەڵام بۆکو برێ زۆر بەشودانەکە کەمترە لە چاو ئەو ڕێژەیە کە بە حەزی خۆیان شویان کردیە ئەوی ژوای کردیە کە قەنەعەت بە دایک و باوکەکان بێنن کە نەکەن بەڵام ئەگەر لە ئێمە دەپرسی ئێمە پێمان باشە کە بە هیچ شێوازێک هاوسەرگیری پێشوەختە نەکرێتن لە بەرەوەی پێویست دەکاتن کە مافی خۆیان دەستە بەرکەن لە خوندنەکەیان کە مەکتەب تەواو بکرێتن ئەگەر نەگاتە مەرحەلەی زانکۆش بە لایەنی کەمەوە ئامادەی ببڕێتن چکە بوونی زانیاری و عیلمی زیاتر وا دەکاتن کە گەنجان و وڵاتەکەمان زیاتر پێشکەوتن هەروەها دەبی هەست بەوەش بکەن گەنجەکانمان یاخود ئەوانەی کە لە خوار 18 ساڵینە کە پێویست دەکاتن تێگەیشتنەکی تەواو هەبی لە بۆ کەسی بەرامبەری چنێر لە بۆ مێ لە بۆ نێر واتە هەز نەکەی کە پرۆسەی هاوسەرگیری پرۆسەیەکی ئاسانە پرۆسەیەکی ئاسان نییە بە قەدریوەی کە پێویست دەکاتن کە تۆ مؤهل بی یاخود مەسەلەم ئامادەکراوبی جەسەدیەن وەکو جسم کە پێویست دەکاتن هەتا نەگەی 18 ساڵی کامل نابی کوڕان هەتا 21 ساڵی و زائیدەن لە عەقلیشەوە پێویست دەکاتن کە هاوکاربی بۆیە دایک و باوکەکان پێویست دەکاتن ڕێگر بن بەڵام بە شێوەیەکی ئەکادیمیانە کە تیان بگێنن کە پرۆسەی هاوسەرگیری نابێ وا بەزوو بکرێتن چکە بەداخەوە ئامارەکانی هاوسەرگیری و ئامارەکانی لە یەکتری جیابوونەوەمان پێشان دەداتن کە زۆربەی کە زیادی کردی ئێستا یەک لە مابینی ئەو کەسانە کە عمریان لە 15 ساڵی بۆ 18 ساڵیە لەوانەشن کە لە 40 بۆ سەرەوەیە لە تێگەیشتن و تێنەگەیشتنی یەکتری لە پرۆسەی هاوسەرگیریەکە باشە خات و فێنک دەست خۆش ئەگەڕێمەوە لای بەڕێزت دەستەکانە خۆشی با بگەڕێمەوە لای خات و بریسکە خات و بریسکە خاتوفێنک ئاماژەی بەوەدا کە یەکێک لەو هۆکارانەی کە توندوتیژی خێزانیەکان زیادی کردو پێشکەوتنی تەکنەلۆژیایە هاتنەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە جگە لەوانە چیتر بە هۆکارە زانی وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی یان وەکەوەی کە ئەو کەیسانی کە زۆریانە لای ئێوە هۆکارەکەی چی بووە؟ یەکەم شت نەبوونی پەیوەندیەکی خێزانی تەندروستە سێرەکەین لە بڵێم باگراوندە کولتورێکی خۆمانەوانێ کولتوری پیاوسالاری زاڵە کە ئەمە بەڕێگایەکی یعنی ساڵ بە ساڵ بەڕێگایەکی زۆر خراپتر ئەم شتە ئەم کولتورە بەکار ئەهێنرێت و لەژێر ناوی ئەم کولتورە کۆمەڵێک کار ئەنجام ئەدرێت کۆمەڵێک توندوتیژی بەرامبەر بە ئەندامانی تری خێزانەکە کە مەرجنیە هەر ئافرەتەکە بێت هەر ئەندامێکی تری خێزانەکە بێ حاڵەت هەبووە کە کوڕەکە هێشتا نەگەشتوتە تەمەنی 18 ساڵی بە جۆرێکی ناشرین بە جۆرێکی ئەمرکردن کە زۆر نەشیا و نەگونجاوە لەگەڵ دایکیا قسەی کردووە ئەنجا ئەبێت ئەمە چۆن بێ لەگەڵ خوشک و برا بچووکەکانی تریە ئەمە پێدانی ئەو دەسەڵاتەیە کە لە تەمەنێکی بچووکەوانێ بە کەسێک ئەندامێکی ئایلەکە ئەندامێکی خێزانەکە کە لە پێش کامەڵبوونێوانە ئەم دەسەڵاتی پێ ئەدرێن نازانێت چۆن بەکاری بێنە سنوورەکانی خۆی نازانێت ئەگەر تاقانە بێت ئەوە هەر مشکیلەکە زۆر گەورەترێکە تاقانەی چەند خوشکێک بێت سێرەکەی ئەم بچووکی ماڵەکەشا بەڵام دەسەڵاتێکی وای پێدراوە ئەفزەڵێتی پێدراوە خۆی هەست بەوە ئەکات بۆیە ئەم سنوور بۆ ئەم دەسەڵاتە دانەنراوە وا چۆتە مێشکیاوانە کە ئەم ئەبێت ئەوەی ویستی بە بەرامبەرەکەی بکات و یەکسەر ئەو شتێکی ئێوە بۆی جێبەجێ بکرێت ئەمە وەکو کللتوری پیاوسالاری لە ناو کۆمەلگایە وەکوتم پەیوەندی خێزانەکان زۆر زۆر تەسیری هەیە زۆر زۆر کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە توندوتیژی نەمێنێ لە سەرەتاوە دەست پێ بکەین باوک بۆ مناڵەکانی ئەگەر خۆشەویستیەک پەیوەندیەکی وەها توند و تۆڵ و پڕ لە متمانە هەبێت لە ناو خێزانەکانە
تونند و تیژیش ڕوونادا چکە ئەگەر بینە سەر هۆکارەکانی ئەو تونند و تیژە سێرەکی لە هەڵەی مناڵەکەوانە ئەندامێکی خێزانەکەوانە یاخود دایکەکەوانە یاخود ئەو فشارە زۆرەی لەسەر باوکەکەیە کە دایکەکە ئیش ناکە بەڵام باوکەکە هەموو فشاری بەڕێوەبرنی خێزانەکەی لەسرە ئەمە وای لەیەکا کە کاتی نابێ یاخود ئیتر چۆنەڵی تاقی نابێ بۆ خێزانەکە بۆ ئەو پەیوەندیە دروستی بکە. زۆرن ئەو کەسانەی کە ڕۆژانە ڕوبەڕووی ئێوە بێتەوەکو توێژەرێک بەداخەوانە ئەگەر بڵین لە چاو ئەو ئیشە زۆری کە ئەکرێ لە سەریا بەڵێ لە چاو ئەو جۆرە پێشکەوتنە تەکنەلۆژیایە ئەو کرانەوەی بەڕووی جیهانە کرانەوەی کۆمەڵگەی کوردی هێشتا هەر باپێی ئەوە کەمی نەکردووە کە چاوەڕێ ئەەکەین. هەرچەند لە پێشێکەکە شاوەتم کە لە ماوەی ڕابردوو هەتا ئێستا چەندین هەنگاوی باش نراوە یاسا دانراوە یعنی ئەمانش نەیتوانی وەکە ئەم تونند و تیژە خێزانیانە کەم بکاتەوە بە دڵنیاییەوە ئەوە یعنی ئێمە چاوەڕێمان ئەکرد زۆر زیاتر بێت چونکە هەموو دام و دەستگاکان هەموو لایەنەکان بە تازەترین شت هێڵی گەرمی 190 بوو کە زۆر هاوکاریەکی باش بوو بۆ هەموو ئەو کەسانێک کە هەڕەشەیان لەسەر بێت یاخود تونند و تیژەیەک شتێکیان بەرامبەر کرابێ یعنی کۆمەڵێک ئیشی باش کرا و دڵنیاشم لەوەی بەردەوام من ئەم کەسانە ئەم هەموو لایەنە کە ئەم شتە بوەستێنن بەڵام پێم وایە هێشتا کاتی زۆرمان ماوە لەلایەنی ڕۆشنبیریەوە بە ئیشی لەسەر بکرێت لەلایەنی پەروەردەی ئەوانە کاتە ئاستی هۆشیاری تاک زۆر دەورەبینە زۆر دەورەبینە. خات و فێرێک ئێوە کاتێک کە قسە دەکەن هەڵبەت بە ئامار قسە دەکەنە بێ سکاڵات تۆمار کرابێت و بوو بێتە ئامارێک لای ئێوە ئەو کاتە ئێوە ئامارەکان دەخەنە ڕوقسەی لەسەر دەکەن بەڵام ڕەنگە ئێستا پرسیار بێت لای هاوڵاتی بڵێن ئایا هەر بە فعلی تونند و تیژە خێزانیەکان لە هەرێمی کوردستاندا ڕوو لە زیادبوون بووە یاخود ئەوە تا ئاستی هۆشیاری تاک ئێستا گەیشتۆتە ڕادەیە کاتێک کە تونند و تیژێکی بەرامبەر ئەنجام دەدرێت سکاڵا تۆمار دەکات و سکاڵاکەی دەبێتە کەیسێک و تۆمار دەکرێت و ئەمە وا دەکات کە ئامارەکان ڕوو لە بەرزبوونەوە بێت. سپاس پرسیارێکی جوانە دیارە باست لەوەی کرد کە بە ئامار جواب دەینەوە شتوالە وەکو خاتونم باسی کرد ئێمە لێروکانەوەکو بەڕێوەبەرایەتەکان لەسەر ئاستی هەموو هەرێم لە برین حەفت بەڕێوەبەرایەتیمان هەیە و لەگەر 27 نووسینگە لە هەموو ئەو شوێنانە خەڵکانێک وەردەگیرێن کە ئەوانەی سکاڵای تونند و تیژی دەکەن بەڵام پێش سکاڵای تونند و تیژی بەهۆی بوونی هێڵی گەرمی 190 ئەو هێڵەیە کە بێ بەرامبەرە لە هەر هێڵێکی برین لە ئاسیا بیتن یاخود لە کۆڕێک بیتن یاخود لە زێن بەبێ بەرامبەر دەتوانی پەیوەندی پێ بکەی بیشتر کاتژمێر کراوەیە کەسانێک پەیوەندی بەو هێڵە دەکەن بۆ وەرگرتنی ئامۆژگاری یاخود بۆ گوتنی ئەو تونند و تیژانەی کە بەرامبەریان دەکرێتن دیارە ئەوان لەگەر کەسانی قسان دەکەن کە کەسانێکی شارەزانە لەو بوارە و خولیان بۆ کراوەتەوە لەبارەی یاسایی و دەرونی و کۆمەڵایەتیەوە دەتوانین ئامۆژگاری بەو کەسە بکەن کە پەیوەند دەکەن ئەوە بەنسبەت پەیوەندی لە پەیوەندیەکان لەوانەیە لە ساڵی ئەم ساڵنێکەوە هەر بە تاکیدی 20,000 کەس زیاتر پەیوەندی پێوە کردیە ئەو 20,000 کەسێک کە زیاتر پەیوەندی پێوە دەکاتن دیارە ژنان و پیاوانن ئەندامانی خێزان و دەرەوەی خێزانیشن بەڵام ئەوانەی کە بە حەزی خۆیان دەیانەوێت بێن سکاڵا بکەن لە ساڵی ئەم ساڵ کە 14,945 دەگەڕێتەوە پەیوەندیەکەیان دەگەڕێتەوە بۆی کە تاچی کۆمەلگا هۆشیار بووتەوە بۆ هەموو هۆشیارەی دەکرێتن کە لەلایەنی پەیوەنددارەکانی حکومی بیتن چ لەلایەن بەڕێوەبەرایەتەکان و نووسینگەکانی ئێمە بیتن چ لەلایەن ڕێکخراوەکانی نێودەوڵەتی و مەدەنیەکان و هەروەها جەماوەریەکانە کە دەکرێت بۆیە هەز دەکات لە جیاتیەوەی دەست با بۆ شتێکی دیکە پەیوەندی بە هێڵی گەرمی 190ەوە دەکاتن یاخود لەگەر تیمە مۆبایلەکانی کە هەمانە قسە دەکاتن داوای ئامۆژگاری دەکات یاخود سنتەری ڕاوێژکاری خێزانیمان هەیە دێ سەری لێ دەداتن و سەردانیەکان وا دەکاتن کە هین بێ بەڵام بۆیە وتم ئەوانە پەیوەندین بەڵام کە دەکرێتە سکاڵا 14,945 سکاڵامان هەیە 14,000ەکە بەداخەوە بەمانایوەیە کە تونند و تیژیەکان زیادی کردیە و خەڵکەکەش هۆشیار بۆتەوە ئەگەر مقارنەی بکەین لە ساڵی 2021 1229 کەیسمان هەبووە کەواتە ڕێژەکە زۆر زیادی کردیە بەڵام هەندێکی دەگەڕێتەوە بۆ هۆشیاری تاک بەوەی کە نایەوێتن دەست باتن بۆ خۆکوشتن و خۆ سووتاندن و خۆ ئینتحارکردن
و هەندێکیش دەگەڕێتە بۆی بەڵێ توندوتیژیەکان زیادی کردیە بۆیە ئەو خەڵکانە ڕوو لە بەڕێوەبەرایەتەکان و نووسنگەکانمان دەکاتن بۆی سکاڵەکانیان تۆمات بکرێتن یاخود بێوێ بە شێوەیەکی ئەکادیمیانە چارەسەر بۆ کێشەکەی بکاتن یان بەداخەوە بچێتن لە بەردەمی دادگایەکان و بە شێوەیەکی یاسایی چارەسەری کێشەکان. باش خات و فێنێ کاتێک کە کەسێک لە ڕێگەی هێڵی گەرمی 1990 پەیوەندی بە بەڕێوەبەرایەتەکان یان نووسنگەکانەوە دەکات هەر لە ڕێگەی هێڵی پەیوەندیەکەوە ڕێنمایی دەکرێت ڕێنماییان پێ دەدرێت یاخودەوە تا وا پێویستەکە سەردانی نووسنگەکە بکەن بۆ ئەوی کە ڕێنماییان پێ بدرێت. بەڵێ طبعا ئەوان وەکو پێم گوتی کەسانێکن کە خبرەیان هەیە یاخود شارەزان یاخود بەخول فێربوونی یاخود خۆیان باگراوندی عیلمیەکەیان یاخود وای پێشان دەکات بەڵێ ڕێنمایی تەواو بەو کەسە دەدەن. ئەگەر ئەو کەسە داوای ڕێنمایی بکە ئەگەر بێوێتن بیکاتە سکاڵا بە پێی شوێنی جغرافی ئەو کەسە پێی دەوترێ مەبەستی من ئەوە بۆ خات و فێنێک لە ڕێگەی پەیوەندیە تەلەفۆنیەکە و ڕێنماییەکە ئەکرێت یاخود وا پێویستەکە بچێتە نووسنگەکە بۆی کە ڕێنمایی بکرێت. ڕێنمایی دەکرێت ڕێنمایی دەکرێت ئەگەر پێویستی بە زیاتر بوو پێی دەگوترێتن حەز دەکەی وەرە سنتەرێکمان هەیە سنتەری ڕاوێژکاری خێزانیە لەوێن دەرخزمەت گوزاریەکانی یاسایی و دەرونی و کۆمەڵایەتی پێشکەش دەکرێتن و ئەگەر دەشتەوێت بێ سکاڵا بکەی شکات بکەی بڕۆ فلانە نووسنگەی کە نزیکە لە شوێنی ماڵەکەی خۆت. بۆ نمونە ئەگەر کەسێک لە بەکرەجۆ نزیک بێ لە بەنسبەت سلەیمانیەوە پێی دەگوترێ فەرمووەرە نووسنگەی بەکرەجۆ بۆ تۆمارکردنی دۆسێ برین سکاڵاکەت لەوێندە دۆسێت بۆ دەکرێتەوە فایلت بۆ دەکرێتەوە. ئەگەر کەسێک لە هەولێر نزیک بی لە منتیقەی زانکۆی سەلاحەدین پێی دەگوترێتن وەرە بنکەی قەڵا لە بەرۆی ئەو شوێنە نزیکە لە ماڵەکەی تۆوە کەواتە ئەو ڕێنمایانەی پێشان دەدرێت شوێنەکەی بۆی سکاڵا بکە. ئەگەر نا دەتوانێت چەند جارێک قسە بکاتەوە لەگەر هێڵی گەرم بۆی بتوانێت ئەو ڕێنمایانەی پێبداتن بەپێی ئەو کێشەی کە هەیەی. بڵێ دەستان خۆش بێ مادوونە بن خات و فێنێک دواتر لەسەر کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتەکە زیاتر گفتوگۆ دەکەین. پێم خۆشە ڕوونکردنەوەی زیاتر لەسەر کار و چالاکیەکانی خۆتان دێ بەس بابگەڕێمە لای خات و بریسکە خات و بریسکە جەنابیشتان و خات و فێنکی ئاماژەی بەوەدا کە ئاستی هۆشیاری تاک زۆر گرنگ و زۆر ڕۆڵە بینێ لە توندوتیژی خێزانەکان و لە سکاڵا تۆمارکردن یاخودەوەی کە پەیوەندی بکات بە هێڵی گەرمی سۆنۆزۆ جا کەواتە چۆن ئاستی هۆشیاری تاک بەرز بکرێتەوە. کارتی پەروەردە لێرە دەورێکی زۆر گرنگ ئەبینێت کە لە خوێندنگاکانەوە دەست پێ بکەن لە مناڵێکەوە دەست پێ بکەن کە ئەم کەسە ئەم بەڕێزانەی کە بەرپرسن کە لەلایەنە قانونێکەوە بەرپرسن مافەکانیان بۆ دیاری بکەن کە بۆ نمونە لە مناڵێکەوە دەست پێ بکەین تۆ کاتێک کەسێکی بێگانە قسەت لەگەڵاکە مافی ئەوەی نییە دەستت لێ باکە خۆت پێت خۆش نەبێت توانی پێی بڵێ یعنی ئەمە لە خاڵێکی بچووکەوانە دەست پێ بکەین هەتاوەکو زانکۆکانیش هەتاوەکو ئەو شوێنی کارەکانیش کە ئەمە ئەرکی توێ بەڵێ بەڵام مافەکەشت لێرەیە کە بڵین سوکاتیت پێ نەکرێت لە شوێنی کارەکە تا کاتێکە لەم بازنەیەوانە کە توانیت پێشوەختە ئەم تاکانە هۆشیار بکەیتەوانە لەسەر مافەکانیان ئەو ئاسانترە بێ بۆیان کە بزانن کە خۆکوشتن چارەسەر نییە تەنها کێشەکە گەورەتر ئاکاو ئەیخاتە ناو یەکێک لەو فایلانانێ و ئەبێتە ئامارێک و تەواو جگە لەو خەفەت و لەو جۆرە ناخۆشی بۆ خێزانەکەتی ئەهێنی بۆیە کەرتی پەروەردە لە لایەکی تری شەوانە مامۆستایانی ئاینی وەکو کۆمەلگایەکی ئاینی ئێمە سەر بە ئاینی ئیسلام زۆر گرنگە کە لە منبەرەکانەوانێ ئاماژە بەم شتانە بکەن ئاماژە بەم هۆشیاری تاک بکەن ئەوەندە ڕق نەخەنە ناوبینی دوو ڕەگەزەکەوانێ باوک بەسەر مناڵەکان نازاڵ بکرێ خود بە پێچاوانەوە ئافرەت بەسەر ئەندامایتری خێزانەکە زاڵ بکرێ بێ ئەم یەکسانیە هەبێت لە ڕووی کۆمەڵایەتیەوانە.
باش ڕۆشن بیران لەم نەوەندەیە هیچ ڕۆڵێکیانە بێت هەڵبەت ئەوان ڕەنگە لە زۆربەی کایەکانەوان جێدەستیان دیار بێت لەم بابەتەشە لە چوارچێوەیەم بابەتەیە دەتوانن جێگا دەستیان دیار بێت بەتەکید هەم لە نووسەران هەم لە لایەنی ڕاگەاندنەوانەیە توانین بڵێن ئەمە ئەو دوولایەنەش زۆر جێدەستیان دیارە و کاری باشتریش دڵنیام ئەکرێت بەڵام کێشەکە ئەوەی ئێمە کللتوری خوێندنەوەمان زۆر کەمە. ئەگەر نووسەران بتوانن ئەم قەڵەمانیان بکەن بە لایەنێکی ئەلکترۆنی بیخەنە ناو سۆشیال میدیاوانێ ئەمە ئاسانترە بێت کە بگاتە ناو خەڵکی چکە بەداخەوە کووتم دەمێکە کللتوری خوێندنەوە بەرەو کزی ڕۆیشتووە. بۆیە چۆنەڵێ هەر شتەکە لە ناو کتێبەکە ئەمێنێتەوانە و بەداخەوانە بە کەمترین کەس ئەگات. بەڵام ئەگەر بێنین ئەو شوێنەی کە ئەو شتێکە زۆرترین چاوی تاکی بەرئەکەوێت کە سۆشیال میدیایە کە دەستگاکانی ڕاگەاندن بە PDF بەڵێ بە PDF لە پیجێکە لە ڕێگەی ڤیددیۆوانێ یعنی بکرێتە ناو لانی تەکنۆلۆژیاوانەیە زیاتر بە تاکەکان ئەگات. بەڵام زۆر جان وەستەرانە قسەیە شەکەن ئەڵێ گەر خوێنەر بەجددی خوێنەر بێ دەبێت بۆ خۆی هەڵپە بکە بڕوا بە دوای کتێبە بە دوای نووسینەکان و دەقەکانایی تر ئەگەر بە کتێبیان بە PDF ئەگەر کەسێکی شتاقەتی نەبێ بخوێنێتەوانەوە بە PDF ژەبەردەستی بێ نەخوێنێتەوە دەست خۆش چینە لای خاتوفێنێ لە درێژەی بەرنمەکەدا کەمێک ئاماژت بە کار و چالاکیەکانی خۆتان کردوەکو و بەڕێبەراتەکان بەڵام ئایا لە هەرێمی کوردستاندا هاوڵاتیانی هەرێمی کوردستان تا چەند ئاشنای کار و چالاکیەکانی ئێوەن؟ ئەوەی کە لەسەر ئێمە بتوانین ئەو کار و چالاکیەکان دەکەین کە بتوانین بڵاوی بکەینەوە بەڵام من یەکەم جار دەمێ برێم هاوڕام لەگەر هەموو ئەو لە چارەسەریانەی کە خاتونم باسی کرد بۆیە ئێمە لە کار و چالاکیەکانی خۆمان کە یەکەمیان ئەوەیە بتوانین ئەو یاسایی کە هەمانە یاسای ژمارە 8 2011 هەموار بکرێتەوە بە شێوەیەکی جوان کە بگونجێتن لەگەر دابوونەریت و لەگەر کۆمەڵگاکەی خۆمان و لەگەربوونی ئەو جۆرە برین تونند و تیژانێک کە ئێستا هەیە لە کۆمەڵگاکەمان. دوو بتوانین لەگەر لایەنە پەیوەنددارەکان هاوکاری و هەماهەنگی تەواو بکەین و کە کردوشمانە بۆ نمونەکە خاتونم دەرێ لە منداڵیە و لە قۆناغەکانی قوتابخانە و لە قۆناغەکانی زانکۆ هۆشیاری و هەماهەنگی و یاخود مەسەلەن ئیش بکرێتن بەڵێ ئەوانەمان کردێن لەگەر هەردوو وەزارەتی پەیوەندیدار بۆ ئەو کاروبارە لەگەر ئەنجومەنی کاروباری خانمان برین پەیوەندیەکی تاوامان هەیە لەگە ڕێکخراوەکانی مەدەنی و جەماوەری و برین UN-ەکانیش و نێودەوڵەتیەکانیش ئەوە هەمووی بۆوەیە کە ئێمە بتوانین بەردەوام بین لەسەر ئەو چالاکیەکانی کە هەمانە چالاکیەکانمان لە هۆشیاریکردنەوەمان بەردەوامین هێڵی گەرمی 1990مان بەردەوامە زائیدەن ئەو کەیسانەی کە مەلەفیان دەبی لە لای ئێمە بە بەردەوامی بەدواداچوونی لە بۆ دەکەین و وا دەکرێتن کار ئاسانی بکرێتن لەلایەن دادوەرە بەڕێزەکانی تونند و تیژیەوە هەروەها ئیش لەسەر هەموو ئەو مالپەڕ و یاخود مەسەلەم ئەو ئەکاونتانەی کە لە بەڕێوەبەرایەتەکانمان هەیە ڕۆژانە چالاکیەکانی خۆمان بڵاو دەکەینەوە ڕۆژانە بەشداری دەکەین لەو بەرنامە تەلەڤیزیۆنی و رادیۆیانە بۆی دەنگمان بگاتە ئەو خەڵکانەی کە هەنە و هەروەها بوونی حەو بەڕێوەبەرایەتی و بەڕێوەبەرایەتێکی گشتی و بوونی 27 نووسینگە کەم نییە کە خەڵکانێک وەکو حکوومەتیش لەبەر ئێمە سەر بە وەزارەتی ناوخۆینە بتوانین خەڵکانێک متمانەمان پێ بکەن ئەو سیقەیە بدەنەوە حکوومەت و کاروبارەکانی کە هەیەی بۆی بتوانین پشتگیری تەواو لە خەڵک بکەین و هەروەها لە هەر شوێنێک کەسانێک بۆن منە ڕێکخراوەکان پێویستیان بە هاوکاری و هەماهەنگی ئێمە بیتن ئێمە ئامادەینە بۆی هاوکاریان بکەین چونکە یەک لە کار و چالاکیەکانی کە ئێمە هەمانە ئاشتەواییە ئێمە پێمان باشە ئەو کەسانەی پێش ئەوەی بچنە بەر شێوازێک لە وەکو خاتون و باسی کرد خۆکوشتن یا ئینتیحارکردنیان هەر شتێکە هەیە بێن سەردانی نووسینگەکانمان بکەن بۆی لەوێن دەر ڕێگاچارەیەکی باشتر بدۆزنەوە وەکو گوتم پرۆسەکەیانە بە ئەکادیمی بە شێوەیەکی جوان حەل بکرێتن یاخود بست دەستە بەردەمی یاسا و یاسا لەوێندە لەبۆی حەل دەکاتن ئەوانە هەمووی چالاکیەکان ئێمە چکە چالاکیەکان ئێمە وەکووتمان پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانی دەرونی و کۆمەڵایەتی یاساییە
ئەو 27 نووسنگەی کە ئاماژەی پێدەڵە 27 نووسنگەمان هەیە لەگەڵ حوت بەڕێبەرایەتیە 27 نووسنگەکە دەکەوێتە سنتەری پارێزگاکان و سنتەری شارەکانە یاخود تەواوی قەزا و ناحیەکان و شوێنەکانی تری شەگرێتەوە بەیەکسانی دابشکرێت. زۆر باشە ئەگەر بە نمونە هەولێر بینمەوە لە ناو هەولێر بەڕێبەرایەتی هەولێرمان هەیە 2 نووسنگە لە ناو هەولێر هەیە و داوامان کردێ کە زیاد بکرێ هەوڵ دەدرێتن ئیشاڵە لە 2023 ئەگەر نەتوانین 2 نووسنگە بکەینەوە نووسنگەیەکی دیکەی بۆ زیاد بکرێتن. نووسنگەیەکمان هەیە لە شەقڵاوە، نووسنگەیەکمان هەیە لە خەبات، نووسنگەمان هەیە لە کۆیە، هۆبەیەکیشمان هەیە لە تەختەق، هۆبەیەکیشمان هەیە لە کەورگرۆسک. زائیدەن ئیزافەتەن لە بوانە تیمی مۆبایلمان هەیە کە لە کەمپەکان دەگەڕێ ئیش دەکات بۆ ئاوارە و پەنابەر و خەڵکی دیکە. لە سلەیمانی لە ناو سنتەری سلەیمانی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوامان هەیە و بەکرەجۆمان هەیە و سەی سادقمان هەیە کەواتە هەندێک ئەو شوێنانی کە دەستمان پێگەیشتێ لە قەزایەکان هەمانە لە ناو سنتەری شاریشمان هەیە. ڕاستە بەڵێ لەوانەیە ئەوە بەبوونی ئەو هەموو قەزایە و یاخود مەسلم ناحیەکانی کە هەمانە زۆر نەبی بەڵام بزانین کە بەڕێوەبەرایەتەکەمان تازەیە لە 2007ەوە دامەزراوەکو بەڕێوەبەرایەتی لە 2010 بوویتە بەڕێوەبەرایەتی گشتی. بەڵام خۆشبەختانە بۆی بتوانین هەموو کەس دەنجی بە تیژەکان یاخود مەسلم هاوکاری و هاوکاری تونند و تیژی وەربگرێتن هەماهەنگیەک و هاوکاریەکی باشمان هەیە لەگەر بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیس کەواتە هەر کەسێک ئەگەر ڕووبکاتە بنکەکانی پۆلیسیش لەوێن دەریش کەسانێکان وەڵامدانەوە و یاخود کەیس دروست دەکەن بۆ ئەو کەسانەی کە تونند و تیژیان بەرامبەر دەکرێتن. بەڵێ زۆر باشە خاتو فێنێک بگەڕێمە لای خاتو بریسکە ئێوە وەکو توێژەری کۆمەڵایەتی وەکو توێژەرە کۆمەڵایەتیەکانی تریش کە ئەڵبەت هەماهەنگێکی زۆر باشە نێوانتانە هەیە ڕۆڵی بەڕێبەرایەتیەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی چۆنە بینن کە کەمبوونەوەی تونند و تیژی خێزانەکاندا ئەو بە تایبەت تونند و تیژی ژنانیش. توانم بڵێم ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەبووە بە بەردەوامی لەسەر هێڵن بۆ هاوکاریکردنی تەواوی ڕێکخراوەکان خێزانەکان لایەنەکان کەرتەکانی تری وەکو پەروەردە وەکو باسم کرد خوێندنی باڵە یعنی لە هەموو لایەنەکانەوانە چۆنەڵێ هەوڵی ئەوە ئەیان دەستێکی هاوکاری بۆ ئەم لایەنانە ڕابکێشن و کە بتوانن ینی ئەوەی کە فریا ئەو بکەون ئەوەی کە لە توانایانە هەبێت بە زووترین کات چارەسەری بکەن و خۆشببختانە ئەوەنەی کە ئەیبیستیت لەناو تاکەکانە کاتێکە پەنایان بردۆتە بەری متمانێکی تەواویان لەلا دروست کردوون کاتێککە ئەبینن ئەم هەموو کەسە ناهێڵن کە هیچ جۆرێک لە تونند و تیژی بەرامبەر بکرێت لەلایەن خێزان و بیا لە هەر لایەنێکی ترۆ بێ و کێشەکەی بۆ چارەسەر کراوە یاخود لە هەمووی گرنگتر کاتێککە ئەگاتە سەر ئەوەی کە کێشەکەی باس بکە ناترسێ لەوەی کە حکمی بەسەرا بدرێ بە کەسێکی خراپ کەسێکی لە ڕێلاچوو یعنی ئەمانە زۆر گرنگم بۆ تا کاتێککە کێشەیەکی ئەبێت کەسێک هەبێ گوێی لێ بگرێ بەبێ ئەوەی کە بڕیاری لەسەر بات لێ خۆشببختانە لە ناو بەڕێوەبەرایەتیەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی ئەمانە زۆر بەباشی ئەم کارانە زۆر بەباشی ڕۆشتونەتە پێش و متمانێکی زۆر تاویان ڕەنگەشتێک کە زۆر گرنگ بێ لای هاوڵاتیان و بە تایبەت کچان ڕەنگە بڵێ ژنان کاتێک کە پەیوەندی بکەن بە هێڵی گەرمەوە وا پێیان خۆش بێ کە کەیسەکان بەنهێنی بمێنێتەوە شتەکە بۆ ئاشکرا نەبێت لە بەردابوونەریتی کۆمەڵایەتی دروستە؟ بەڵێ بەتاکید. پێشتر وتێ ڕاگەاندنەکان پێویستە ڕۆڵیان هەبێ یاخۆ ڕۆڵیان دەبێت لەوەی کە بتوانن تاکی کۆمەلگای کوردی وەشار بکەنەوە هەتا ئێستا ڕاگەاندنەکان توانیویانەوە ڕۆڵە ببینن یاخود جارە ماوێتی توانیوانە ڕۆڵەکە ببینن بەڵام لە لایەکی تریشەوە بەداخەوانە ئەبینیت کە زۆرینەی کات زیاتر ئەمانە لە سوۆشیال میدیایە بۆ نمونە لە فەیسبووکە ئەبینیت کە پیجێک شوێنێک سەربەلایەنێک یا هەر شوێنێکی ترە هەواڵی کوشتنی ئافرەتێک بۆ نمونە لەلایەن باوکێ و لەلایەن براکەیەوە بڵاو ئەکاتەوانێ ئەبینیت لە ناو کۆمنتە ئەم هەموو دەستخۆشی و ئینە هەیە کە پشگیری خۆیانی بۆ دەرئەبڕن ئەمە لە ئەکرێتە پاڵەوان ئەکرێتە پاڵەوان و ئەسڵەن کوژراوەکە یعنی هێشتا چۆن لە قەرزارباری شێەکەن ئەمە بەداخەوانەیە هیچ سانسۆرێک نییە لەسەر ئەم جۆرە هەواڵانە کە بڵاو ئەکرێتەوە وەکو دەستگاکانی ڕاگەاندن و
لە کەناڵەکان توانم بڵم بە شێوەیەکی باش چوونەتە ناو بابەتەکانەوانێ کۆمەڵک بابەتیان هێناوەتە سەر شاشەکان کە ڕەنگە ساڵانی پێشووتر نەتوانرا بێ یاخود لەبەر حەزەری کللتور و دابوونەریت و کاردانەوەی کۆمەلگەنە حەزەری ئەویان کرد بێ نەیهێنە سەر تیڤەکان بەڵام بە شێوەیەکی باش ڕۆیشتووە ئەگەر بێت و بتوانین کۆنتترۆڵی ئەو لایەنە بکەین کە وەکوتم پشگیری لە بکوژەکە ئەکرێت یاخود کۆمەڵێک پیج و وبسایتی لابەلا ئەمانە کۆنتترۆل بکرێن هەتاوەکو تەشجیعی پاڵپشتی بکوژ نەکە کەسێکی تر کە ئەگەر ئەم فکرێش تەنانەت لە مێشکیا هەبێت وەکو پاڵپشتێک نەیبینێت ئەم پۆستانە ئەم جۆرە هەواڵانە کە بڵاو ئەکرێتەوانێ ببێ بە چاولێکەری بیکا بە کێش بە چارەسەرێکی زۆر گونجا و ئەم کوشتنە ئەم لێیانە ئەم سووتاندنە بۆ تاکێکی تری خێزانەکەی خۆ هەمووی بەستنەوە بە شەرەفەوانەیە هەمووی لەژێر بیانووی شەرەفە لەژێر بیانووی کللتورایە بەڵام هەنێک جار ئەیبینی بۆ نمونە ئافرەتێک کوژرا لەسەر ئەوەی کە ڕازی نەبوو هاوسەرگیری بکە لەگەڵ پیاوێکە ئەمە لە هیچ لایەنێکۆ ناچێتە ناو قاڵبی شەرەف و چۆنەڵی دابوونەریتەکانی خۆمانەوانە بڵێ باش خات و فێنێک زۆر جار کە توندوتیژی خێزانی ئەنجام دەدرێت و بە دیاریکراوی بە تایبەت توندوتیژیەکان دژ بە ژنان کاتی ئەنجام دەدرێت ژنان بۆ خۆیان ئامادەی ئەوە نین کە بڕۆن سکاڵا تۆمارکەن ئایا هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە نەبوونی متمانەیە بە یاسا یاخود دەگەڕێتەوە بۆ دابوونەریتە کۆمەڵایەتەکان یان ئەوە تا ژنان بۆ خۆشیان کەمتەر خەمن لەوەی کە سکاڵا تۆمار ناکەن و داوای مافی خۆیان ناکەن لەوانەیە هەرسێکیان بیتن بەڵام پێشەوەی کە ئاوا باسی بکەین ئەڵێن یەکەی خێزان یەکەیەکی پیرۆزە لە ناو کۆمەلگایەکەمان و پێکینانی کۆمەلگایە ژن و پیاوێکیان نێرومێ کە پێکەوە زەواز دەکەن بۆ زەواز ناکەن کە سبەینەکە لە یەکتری جیاب بنەوە دیارە هەردووچیان ئامانجەکەیان ئەوەیە کە بتوانن یەکەیەکی جوانی ناو کۆمەلگا بن و خێزانیان هەبێتن پێکەوە بە ئاسوودەی و ئارامی بژێن بەڵام ژنان زیاتر ئەگەر بوونی مناڵێکیان هەبی لە مابینیان زیاتر بیر لەوە دەکەنەوە چۆن خۆیان و منداڵەکانیان پارێزن چۆن وا بگرێتن ئەو لێکترازانە ڕوونەداتن پیاوانیش هەڵبەتە هەوڵ بۆی دەدەن کە خێزانەکەیان لە یەکترازانی تێدانە بیجانە بنەوە بەڵام ژنان چەند جارێک بیر دەکەنەوە لە منداڵەکانیان ئەوە یەک دوو ئەگەر ئەو ژنە سەرچاوەیەکی دارایی سربەخۆی نەبیتن بیر لەوە ناکاتەوە کە لە ماڵەکەی جیابێتەوە زۆر جار لە ژنانمان بینیوە و بیستووە هاتوونەتە لامان کەیسمان هەبووە چەند جارێک توندوتیژی بەرامبەر کراوە بەڵام لە کۆتایی هەر بڕیاردایە کە بگەڕێتەوە ناو خێزانەکەی خۆی و لەگەر پیاوەکەی بەردەوام بی لە ژیانی خۆی ئەوە وا دەکاتن کە بیەوێتن بەردەوام لەگەر منداڵەکانی بیتن لێکترازان ڕوونەداتن بەڵام وەکو گوتم جاری واشە لە بەروی بەخۆشەویستی زەواجیان کردووە لەوانەیە خێزانەکەی بەداخەوە ماڵی باوانی پشگیری نەکەن لەوەی کە جیا ببتەوە بگەڕێتەوە و لەوانە شەوەکو جەنابەت گوتت متمانە نەبوون بە یاسایە کە بەداخەوە ئێمە یاسای زۆر جوانمان هەیە بەڵام شێوازی جێبەجێکردن و میکانیزمی جێبەجێکردنەکەی جاری وهەیە خاوە هەندێک جاریش پرۆسەکان لە محکەمەکان ئەوەندە دوور و درێژ دەخایەنیتن داوای خۆزگەی دەخواست کە داوای تەلاقی هەر نەکردوە ئەو هۆکاری دیکەی کە ژنان نایانێ جیابنەوە لە بەربوونی عیبە و ترسی کۆمەلگا بەڵام لێرەوە بە پیاوان بە ژنان دەڵێم جیابوونەوە لە یەکتری باشترە لەوەی کە خۆت ببێ یاخود بیر لەوەی بکەیتەوە کە خۆت بکوژی یاخود مەسەلەن خۆت ئینتحار پێیان خۆت بسووتێنی یاخود هەوڵ بدەی ئەو شتەی کە لە ناو دڵتای یاخود لە توندتیژیەکانە بیهێڵیتەوە وا لێ بکاتن هەست بکەی کە کێشەی دەرونی تێ یاخود خۆت تووشی کێشە دەرونیەکان بکەیت بۆیە ئەوانە هەمووی هۆکارە بەڵام خۆشبەختانە خێزان ژنان و پیاوان کۆمەلگاش بای ئەوەندە هۆشیار بۆتەوە ئێستا کە بڵێ لێکترازانی خێزانیان لە یەکتری جیا بوونەوە ئێستا عیبە نییە عیبە ئەوەیە کە تۆ نەتوانی ئەو کێشەی کە هەتە باسی بکەی لەگەر لایانی پەیوەندیداری خۆت ئەنجا چ کەسە نزیکەکانی خۆت بیتن چ بەڕێوەبەراتەکانی توندوتیژی بی چ ڕێکخراوەکان بی چ کەسێکی یاسایی بیتن چی پیاوە ئاینیەکان بیتن بۆی تۆ بتانی ئەو کێشەی کە هەتە لەگەڵیان باس بکەی هەتا بتوانن ئاشتەواییەکی ئەکادیمیانەت بۆ بکەن نەک ئەوەی کە بێی تۆ ئەو شتێکە لە ناو دڵتەیان ئەو توندتیژەکە بەرامبەر دەکرێت هەر بیهێڵیتەوە و
دوایی وا بکاتن تەسیر لە باری دەرونی تۆش بکاتن و تەسیر لە منداڵەکانیش و لە چاردەورەشت بکاتن. بەڵێ باشە خات و فێنێک یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی کە پارساڵ لە 6 لە دانیشتێکی پەرلەماندا پرۆژه یاسا پێشکەشکرا بۆی کە هەموار بکرێتەوە هەموارکردنەوەکەی دانیشتنی یەکەمی بۆ کرا دانیشتنی دووەمی بۆ کرا هیچ زانیاریتان هەیە لەسەرەوەی کەکی دانیشتنی سێمی بۆ کرێت کەی ئەگاتە کۆتایی بەڵێ دیارە دانیشتەکان دەگەڕێتەوە بۆ ئەو برێن پلانەی کە پەرلەمان هەیەی لە بۆ ئەو یاسایان دیکەی کە تەقدیم دەکرێتن یاسای ژمارە 2011 بۆ هەموارکردنەوە بەردەوامە لە مناقەشەکردن و گفتوگۆ لەسەری بۆ نمونە ئێمە داوا دەکەین لە هەموارکردنەوەی کەیکە ئاشتەوایی خێزانی بێتە پێش چوونە بەر پرۆسەی برین دادگا چکە ئەو کەسەی کە دێ سکاڵا دەکاتن سکاڵاکەی دەچێتە بەردەمی دادگا بەداخەوە ئەو کەسەی کە سکاڵا دەکاتن بەرامبەر بە باوکێتی بە هاوسەرێتی یان بەرامبەر بە برایەکەیەتی بە تایبەتی هاوسەرەکان ئەوش نەقبوڵ ناکاتەوە کە هەستایە یاس ئەو هینی لەسەر سکاڵای لەسەر تۆمارکردیە بۆیە ئێمە پێمان باشە کە ئاشتەوایی پرۆسی ئاشتەوایی بێتە پێش پرۆژەی چوونە بەردەمی دادگا نازانم هەموارکردنەوە یاسایکی ئاوا چ شتێکی هەڵی تێدا دەبیتن ئەوە بۆ مەسلحەتی یاخود بۆ بەرژەوەندی گشتیە کە ئاشتەوایی بێتە پێش سکاڵاکردن لە مەحکەمەکان یاخود کە دەرێن بە یاسایەکە هەموار بکرێتەوە بۆی هەندێک لە توندوتیژەکان کە زیادی کردیا بتوانین ئیشی لەسەر بکەین وەکو باسمان کرد هەڕەشە ئەلکترۆنیەکانە یاخود هاکردنی خەڵکەکانە یان وەرگرتنی هەرچەندە ئێمە ئیشی بە بەردەوام لەسەر دەکەین بەڵام پێویستی بە هەموارە سێ ئێمە دەمانەوێت لە یاسایەکە هەموار بکرێتەوە ژنانی بەڵێ ژنانی دەرەوەی خێزانیش بگرتەوە چکە بە پێی یاسایەکەمان ئێمە ناتوانین ئەو ژنانەی کە لە دەرەوەی خێزان نارێن ژن جیا بکرێتەوە لە ناو خێزان بەڵام ژنێک کە هاوسەر نییە کە خوشک نییە کە کچ نییە کە بۆ نمونە ئامۆزا و پورزانێ لە دەرەوەیە لە شوێنە گشتیەکانە یان لە شوێنە تایبەتیەکانە یان لە تۆرە ئەلکترۆنیەکانە کە کەسێکی برین بێگانە تندوتیژی بەرامبەر دەکرێت دەمانوێت لە یاسایەکە ئێمەش بگرێتەوە بۆیە دەگەڕێت هەموارکردنەوەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو پلانەی کە پەرلەمان خۆی دایدەڕێژێت دەستان خۆش بێت ماندوو نەبن بە هیوای کاری باشتر و بەردەوامی زیاتر ئەم قسانە وەکو قسەی کۆتاییەکو دوای بووتەوە لێوەرگرتی خات و بریسکە کاتمان هیچ نەماوە ئەگەر بە کورتی بێت چ پەیامێکت هەیە چ داواکاریەکەت هەیە چیت هەیە لەسەر کۆی بەرنامەکە و لەسەر بابەتەکە سەرەتا وەکو لایەنی خێزان داواکاریم ئەوە پێشنیارم ئەوەیە کە ئەم پەیوەندیانە زۆر توند و تۆڵتر بکرێتەوانێ کە خۆشەویستێکی وا متمانێکی وا لە ناو خێزانەکانە دروست بێت کە بۆ ڕێگە چارە یەکەم شت یەکەم هەنگاو ئەم تاکانەی ناو کە ڕوبەڕووی توندوتیژیە بنەوە بچنەوە لای خێزانەکانیان یاخود پەنا ببەنە بەر بەڕێوبەرایەتەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی یعنی نەگەنە ئەوەی کە خۆکوشتن و خۆسووتاندن و ئەم جۆرە شتانە بە چارەسەری کۆتایی بزانن. دەستەکانە خۆش زۆر سوپاس ماندومان کردی سپاس بۆ هەریەکە لا بەڕێزان بریسکە مەریوان کە بەڕێزیان توێژەری کۆمەڵاتی لە ستۆدیۆ لەگەڵ مندا ئامادە بوو خات و فێنێک شەفیق کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان و خێزان بە شێوەی کە ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵ ئێمەدا ئامادە بوو سپاس بۆ بەشداریکردنتان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمامون کاتێکی خۆش خواتان لەگەڵ